إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد. کێشەی قەیرەیی قەیرەبوون گرفتێکی بەرچاو دیارە لە زۆرێک لە جیهان، بگرە لە وڵاتانی مسلمانانیش. قەیرەبوون واتە شوونەکردنی ئافرەتان لە سەر و تەمەنی 30 ساڵەوە، کە لە کۆتاییە ڕێژەیەکی ئافرەتی زۆر یا هەندێک جار ڕێژەیەکی پیاوانی زۆر دەمێننەوە بێ هاوسەر. لە هەندێک لەو سەرژمێریانەدا هاتووە کە وڵاتی تونس 2.5 ملیۆن ئافرەتی قەیرەی تایە، سعودیە 4 ملیۆن، مەغریب 8 ملیۆن، عێراق 9 ملیۆن، میسر 10 ملیۆن، جەزائیر 12 ملیۆن، وڵاتانی عەرەبی بە تێکرا 53 ملیۆن ئافرەتی قەیرە. ئەمە لە مەودای 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵی ترا ژمارەکە زۆر لەوە زیاتر دەبێت. چارەسەری ئەم گرفتە ئەگەر نەکرێ بەڕاستی ئاشوبێک و لە بەریەک هەڵوەشانێکی کۆمەڵگای مسلمانان دێتە ئاراوە. هۆکارەکانی قەیرەی هەندێکیان پەیوەندیان بە خودی ئافرەتەکەەوە هەیە، وەکەوەی کە ئەم ئافرەتە دوورە لە دین، ڕۆشنبیریەکی ئاینی نییە، نازانێت کە زەواج عیبادەتەوە پێویستە لەسەری بە ئەنجامی بگەێنێ بە گوێرەی توانای خۆی، نازانێ خوا فەرمیەتی وەئەنکیحوا الئەیامە منکم، ئەوانەی بێژنن بێ هاوسەرن بێمێردن مێردیان بۆ بدۆزنەوە، ئەوانەی بێژنن هاوسەر و ژنیان بۆ بدۆزنەوە. نازان کە پێغەمبەر بە پێویستی داناوە ئەوەی توانای هەبوو عەلەیهی سڵاو وسەلام دەبێ فەلیەتەزەوەج، نابێ بە تەنیا بمێنێتەوە، چونکە حتا لە بەهەشتا لەیسە فی الجەنەتی ئەعزەب، لە بەهەشتا بێ هاوسەر نییە، هەمووی دەبێ هاوسەری هەبێ، پیاوان و ئافرەتان. هەندێکی تری تەواوکردنی قۆناغەکانی خوێندنی کردوەتە بیان و هەندێکی تر لە ئافرەتان مەرجی خەیاڵیان داناوە بۆ هاوسەری دوار ڕۆژیان، هەندێکی تریان غڕور و لە خۆڕازی بوون و تەکەبور و عوجبە کە تووشیان هاتووە، هەندێکی تریان بەڕاستی چەند نمونەیەکی شکست خواردویان بینیوە لە زەواجی خزمانی خۆیان، وتویانە ئەگەر وابێ بەڕاستی ئێمەش ئەترسین لەو پرۆسەیە وەکو ئەوان شکست بێنین و سەرکەوتوو نەبین. هەندێک لەو ئافرەتانەش پێدەچێت وەکو پێویست تااقەتی نەبێ شان باتە بەر مەسئولیاتی ماڵ و مناڵ و خانەوادە و هەتا دوایی. هەندێکی تریان بەهۆی بەدگومانیانە لە هەموو پیاوێ، بەدگومانن لە هەر هەمووی، لەبەرەوایان لێ هاتووە کە قەورە بن و بمێننەوە. هەندێکی تریان ئەوەندە پەیوەندی ناشەرعیان گرتووە لەگەڵ هەندێک خەڵکە، ئەزان ئەگەر زەواجکەن ئەو پەیوەندیانە ئاشکرا بکرێ زەواجیان هەڵەوەشێتەوە، لەبەرەوەڵێن هەر بەو شێوەیە بمێنینەوە باشترە لەوە. هەندێکی تریان فەرامۆشکردنی یاسای فرەژنیە کە خوا دایناوە ئەمان بەدڵیان نییە. هەندێکی تریش شوێنی بەڵێنی پیاوێکی نامەرد کەوتووە کە دەسی پێیەکا ساڵ لە دوای ساڵ و خۆی تەرخان کردووە بۆی و شووناکە وازانەی ترە و پیاوە بەڵێنەکانی ڕاست و دروستە. هەندێکی تر تاوانی خۆیەتی، خوا لە نیعمەتی زەواج بێبەشی کردووە، هەندێکی تر جادووە نوشتەیە، هەندێکی تر هۆکار زۆرە بۆ ئەوانە، پێچێک گاڵتەی بە یەکێک کردبێ خوا هێنایەتی وەڕێ، بۆ شووی نەکردووە هاتەوە ڕێ. هەندێک لە هۆکارەکانی تر وابەستن بە
خانەوادە و بەرپرسی خانەوادە کە باوکە لەواشیان کچەی دانابێ بۆ خزمێکی یا خاوەنی وای پێخۆشەویش قۆناغەکانی خوێندن تەواو بکە هەتا تەواوی شێکا بازاڕی وەکو پێویست نامێنێ یا هەندێک خانەوادە عادەتیان واگرتووە کە کچانیان بە تەمەنی مناڵ و بە تەمەنێکی گونجاو نادەنەشو دەبێ بە قەیرەیی و بە تەمەنێکی تەئخیر بوون هەندێک لە باوکان وا فێر بۆ ئیلا ئەبێ بە تەسەلسول بیداتەشو با بە کچی یەکەم لەواشی وەکو پێویست ئەو مەرجانەی تیانە بێ یا تااقەتی نەبێ یا کۆمەڵێ بەربەستە بێ یەکشی دووەم بۆ بێ بە زەحیە بێ بە قوربانی ئەو مەوزوعە و هەبمێنێتەوە هەندێکی تریان هۆکاری عەسەبیەت و دەمارگیریە مادەم بەرامبەر لەو حیزبێ ئەمە کشێ نهاتێ مادەم بەرامبەر لە فڵان چین و توێژە یا لادێیە یا خەڵکی فڵان وڵاتە یا فڵان مەنتیقەیە ئیتر دەمارگیریەک هاتووەتە مێشکی لەسەر ئەو دەمارگیریە خۆی ڕوا نازانێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی دەعوها دەمارگیری هەمووی واز دەبێن مونتینە بۆگەنە پێوەر ئیذا جاءکم من ترضون دینه وخلقه ئەوە پێوەرە هەر کەسێ هاتە داوای خوشکەکەتان کچەکەتان لە دین و ئەخلاقی ڕازی بوون ناوی خۆی لێبن ئەوە ئەساسە لە مرۆڤە هەندێک جاریش وەکو پێویست سەرکۆنە کراوە ئەمە ئافرەتی ماڵەوەی کەسیش نازانێت لەو ماڵە چێی تایە و کەس پێی نازانێت چێ بێتە داوای ئیمامی عومەر فەرمێ ئەبرزوا الجاریة التي لم تبلغ لعل بعض بني عمها يرغب فيها ئەو کشانەی وا نزیکە پێ بگەن کاکە دەریان خەن وەنای شوار خزم و ئەملا ئەولا با بزانن کشتان هەیە بەو شێوەیە تا ئافرەتان بیبینن سبێنێ بێنە داخوازی بۆ کوڕیان بۆ برایان هەندێک هۆکاری ترەوەیە کە ئەم پیاوە ڕێگرە لەوەی کە کچەکەی شوو بکە خوا فەرمیێ وەلا تعضلوهن ڕێگریان لێ مەکەن لە بەشودان ئەم ڕێگرە بۆ ڕێگرە کاکە هێڵێتەوە بۆ خزمەتی خۆی و ژنەکەی و پاڵ بنەوەی تر شاوی ئەم دەریە و بە جەهەنەمە ڕۆی خزمەتی نەخۆشێکی هەیە پێیەکاڵێ بەخۆی ئەمە ناتوانین ئەچێ بێ ئەم بێ بە زەحیە یا هەندێک هەیە بەداخەوە چاوی تەماعی لە دارایی و لە موچەی کچەکەیەتی ئەگەر شووبکە ڕوا ئەم خەزێنەیە ڕوا بۆ کاکەوە مێردەکەی پێویستی پێیەتی مناڵی پێویستی پێیەتی پێویستە خێزانی پێ دروستکە نەک تۆ خێزانێکە هەیە بەسەر ئەمەوە بژی بەڕاستی ما من عبد استرعاه الله رعية هەر کەسێ خوا کردی بێتی بە بەرپرسی خێزانێ یا چەند کەسێ فلم يحطها بنصيحة ئامۆژگاریان نەکا و دڵسۆز نەبێ بۆیان إلا لم يجد رائحة الجنة والله بوني بهاش ناكا كوادر صوصيد بوكشت ما من عبد يسترعيه الله رعية يموت يوم يموت وهو غاش لرعيته إلا حرم الله عليه الجنة هر کەسێ وەکو پێویست دڵسۆز نەبێ پەرۆژ نەبێ بۆ ئەوانی کە ئەم بەرپرسە لێیان واللهی ئەو ڕۆژەی ئەمرێ و ناپاک بووبێ بەرامبەریان خوا بەهەشتی لەسەر حرامەکە هەندێک جاری تریش باوکەکە ڕێگرە لەبەرەوەی کە دەیەوێ هاوشانی خەڵکانی تر کچەکەی دەبێ مارەی زۆر بەرز بێ زۆر گەورە بێ ئەبێ حەفەلات و کۆمەڵێشتی زۆر کە هەموو کەسێ لەواشێ نەتوانێت بچێتە ژێرباری ئەویش بۆ ئەم دەیەوێت ڕیابازی خۆی دەرخا مەکانەت و مستەوای خۆی دەرخا بەڵام لەسەر حسابێەوە هێنازانێت کشانی پێغەمبەر صلی الله عليه وسلم 400 درهم کە کەمترین مارەی بوون لەو زەمانە دراونەتەش پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سەحابەی فەرمووی التەمیس ولو خاتما من حديد کاکە مستیلەیەکی ئاسنە هەیە مارەی کەم لەسەری مستیلەی ئاسنە بێت چەند کە ئەمڕۆ کورە هەبوو ئەوەشی نەبوو فەرمووی بابە چەندی قورئانە لەبەرە فڵان سوورەتم لەبەرە فەرمووی اذهب فقد زوجتكها بما معك من القرآن خۆ مستیلەشی نەبوو ئەو سوورەتە لەبەرە بەڵێ ئەو ئامارەم کرد لێ لەسەر فێربوونی ئەو سوورەت کورە ئومو سەلەمە لەسەر چی مسلمان بوو ئەبوو سەلەمە هاتە پێشی وتی من بەس مسلمان بوونی تۆ مارەی منە مسلمان بم ئەوە مارەیە بۆ من هیچم ناوێت ئەمەڵەی لە خەیاڵاژی دینی چی ئەم لە دەمارگیریەکی خێڵەکی و عەنتەریاتە دەیەوێ ئاست و تەکەبر و عەزەمەت و جەبەروتی خۆی بنوێنێ لەسەر حسابی شکست خواردنی کچەکەی و ئەوانەی کە ئەو لێی بپرسن هەندێک جار بەدناوی خێزانەکەی کەس ناوێت خزمەتیان لەگەڵا کاک پیاوەکە ئەوە خۆ دیارە و ژنەکەیان دیارە چۆنە و براکەی وایە و فیسار وایە
هەندێک جاری تریش باوکەکەش ڕازی نییە کچەکەی چووەتە تەمەنێک و ئەرێ کەسانێکی بەتوانە کە خێزانی تریان هێنێنە داوای چێ تازێتە داوای ئەوەشیان پێ قبوڵ نییە. هەندێک جاری تر خۆیان ناگەڕن بە دوای خەڵکی چاک ئەڵێن خۆ کەس نهاتوەتە داوای کاکە هەی تۆ بۆ ناشی بە دوایە بگەڕی بە قوربان تۆ بۆ چیرۆش دەگەڕیتەوە پەڕی دنیا. پێغەمبەر موسا ڕای کرد عەلەیهی سەڵات وەسەلام چووە لای لادیەکە دانیژ وتی ڕەبی ئینی لیما ئەنزەلتە ئیلەیە من خەیرین چیم من فەقیر خوایە تەواو فەقیرم هیچ شم نییە هیچ هەجلەکانی بەرم پێ. ئێدەی ئەو پیاوەی خاوەنی دوو کچەکە بوو ئەم دەست پێشخەری کرد دعوەتیشی کرد و بانگیشی کرد و ڕاستە و خۆش بە ڕاشکاوی وتی ئینی ئوریدو ئەن ئونکیحەکە ئیحدا ئیبنەتەیە هاتەین خۆ دینارێکی پێ نییە دەمەوێت یەکێ لەم دوو کچە بەویستی خۆت کامیانت پێپەسەندە بیکەمە هاوسەرت بە حەڵاڵی لێت مارەکە وتی هیچم نییە بۆ مارەی فەرمی با بە مارەی تۆ شوانیەتیە هەتا 8 ساڵ شوانیمان بۆ بکەوە مارەیە. عمەری کوڕی خەتاب خوای لە ڕازی بێ حەفسەیەک چی مێردەکە ئەمری خوای کرد چوو بۆ لای ئەبوو بەکر دوایەوەی عیدەی شەرعی تەواووتی ئەبوو بەکر ئەو کچەی من ئێستا حازر و ئامادەیە و بۆ نایتە پێشەوە. ئیمامی ئەبوو بەکر فەرمی بۆ خوایە ببوو لە من تقریبا ئێستا سەرقاڵم و مەجالی ئەوم نییە ئەڵێ زۆرم لەسەر دڵگرام و چوون بە لای عوسمان تۆ سەیری نەیە حەیامەچی تی عوسمان ئەرێ حەفسەیەک چم کاکەوە ئاوایە حاڵەکەی بۆ نایتە پێشەوە بۆ ئەبوو بەکر ژنی تری نەبوو بۆ عوسمان ژنی تری نەبوو بۆ عومەر نایانناسێ خواریان ڕازی بێ ئەویش فەرمی بەخوا بیری لێکەم و دوایوتی بۆ خوایە چکە بیستە بووی کە لای پێغەمبەر باس کراوە عەلەیهی سەڵات وسەلام لەبەر ڕێزی پێغەمبەر فەرمی وەڵاهی من ئێستا ناتوانم ئەفەرمێ لەوەم زیاتر پێ ناخۆش ئەم جا دوای ئەوە بۆ پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم خواستی ئەم ئێوێ فرقەیەک بێت بە سەمع و تاعەوە بە مەمنوونی کاچی خۆم کاکە چۆن بە دوای هاوسەری گونجاوە گەڕی بۆ کوڕەکەەوە ئەی بۆ کچەکە و بڕوات بێ کچەکەتان جێجا پێویستە سەعیدی کوڕی موسەیەب کچەکەی کوڕی خەلیفەی چییە ئیمبراتۆر کە لەو پەڕی جەزائیرەوە تاسینی بەدەست بوو هاتە داوای لەبەرەوەی کوڕەکەی بەدڵ نەبوو نەیە یای بە فەقیەیەکی خۆی کە ژنەکەی مردووە 3 دەرهەمی هەبوو خۆشی دەست پێشخەری کرد خۆشی ساز و ئامادەی کردو بۆ گواستنەوە کەوا بوو خاوەن خانەوادەکانی جێگەرۆک و پێویست هاوکارنە من بەخوا پرۆسەکە بەو شێوەیەکە دیارە. هەندێک جاریش خەیاڵی خەتا و هەڵەکە لە پیاوەکانەوەیە ئەرێ کاکە بێ ئیشی و هیچ ئیش و کار و کەسابەتی نییە نەهاقیشی نییە بە عەمری کوڕی دەڕیانەدەوە بۆ ژنانی وتی وەڵڵاهی برا من نانم نییە بیخۆم فەما ئەخیڕ ئیمڕەئەتەن مؤمینە وەڵا دەستی ئافرەتێکی موسڵمانیش نابڕم برا لە ماڵی باوکی جوان بە خێویەکە من بێنم بە فەقیری و هەژاری لەواسی تووشی دەردیکەمنە وەڵا برا بە هەر خۆم لەم دەردە فەقیری خۆما بم. چکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێتی من كان ذا طول فلينكح ئەوەی توانای هەیە با بچێژن بێنێ من استطاع منكم الباء أو جاء فليتزوج لەبەرەوە خوا فەرمێ وەلیەستەعفف الذين لا يجدون نكاحا ئەوانەی توانای ژنهێنانیان نییە بەهۆی داراییەوە باجاریان نەیهێنن بۆ هەندێکیان باجاریان نەیهێنن حتى يغنيهم الله من فضله ئەتا خوا دەرگایان لێ کاتەوە ئەوەیشی پێویستی پێ بێ بسم الله ناوی خوای لێ بێنێ خوای گەورە کاراسانی بۆکە. هەندێک هۆکاری ترەوەیە کە گەنجانمان هەمووی چوونەتە خارج ئێمە ئافرەتانە چێ بێنێ هەندێکی تریشان هۆکاریەوەیە کە ئەم گەنجانەمان وەکو پێویست دیندار نین لایەن داوەتە بێدینە و خراپەکاری و هەموو ئافرەتێکی بەخوا ناتوانێت خۆی بکاتە زەحیە و خۆی بکاتە ژێرباری پیاوێکی ئاوا بێدین و خراپ. هەندێک جار پیاوەکە خەتای خۆیەتی بەڕاستی مەرجی خەیاڵی داواکە هەندێک جاریش مەسەلەن وەکو وڵاتانی خەلیج ژنهێنان بەهۆی عەشایەری خۆیانەوە زۆر گرانە لایەن ناشارە چەند لە وڵاتە دوورە دەستەکان ژنێن چکە زۆر هەرزانە ئەمانی خۆشیان دەبێت بمێننەوە بەو شێوەیە. هەندێک جار هۆکاری گشتیش هەیە بۆ مەوزوعە کاتێ لاسایی ئەوروپا و غەربمان کردەوە کە پێغەمبەر فەرمی لاسایان مەکەنەوە ئێمە وتمان بەسەر چاو لاسایان ئەکەینەوە چی هاتە گۆڕێ کوڕان و کچانمان تێکەڵ بن لە زانکۆ لە زۆر شوێنەکانە ئێکە تێکەڵ بوو پیا وەڵا لە نزیکەوە ئاواژن بناسیێ بەخوا ناوێت لێ بچێتە زەواج لە دوورەوە جاران نەیە ناسی بووە حازر بوو بۆ زەواج ئێستا ئەوەندە تکشی بینی و تێکەڵ بوو ئەڵێ وەڵاهی براسی خەنە ناتوانم یا هەندێکشان ئەوەندە لە نزیکەوە ڕەوشتی نابەجێی کوڕانیان بینی بەڕاستیوانیش متمانەیان نەماوە بچنە ژێرباری ئەو مۆزوعەوە.
بەهۆیەوە فێر کراوین کە هەر یەکەی خۆیان کە بۆ خۆی ئازادین بەس خوا ئازادنی هەمومان ئازادین بەهۆیەوە فێر کراوین کە پێویستمان بە خانەوادە نییە خانەوادەی چی ئەبێ وەکو ئەوروپا خۆپەرست بین ئەنانی پیاوژن ئەگەر لە ئەوروپا بچنە مەطعەمە پارەیە بێ خۆی باویش پارەی خۆی بە هاتنەوە بێ لەفەی خۆی کڕەویش لەفەی خۆی کرد جەهەمەکەی صلة الرحم وكي وجعل بينكم مودة ورحمة كوا الرحمة وكوا مودة وأناني وخوبرست وبيسكي براسيل لوانو بمان هاتو بقناعتي لمستلسلات وفير اشتواوين في غمرة فرمي عليه الصلاة والسلام انظروا إلى من هو أسفل منكم تماشى إخوار خوتانو إما فير بين تماشى إخوار سروق ومارك يا السروج مجا خواب زانية لواجه هالبينجا هل لوانی شۆفێر بووین کە ئافرەتانمان بێنە دەرەوە و شوێنی پیاوان بگرنەوە بێ ئیشیان بکەن لە زۆر شوێنێک هێوان بوونەتە بەدیلی گەنج کاک بۆتە خاوەنی دارایی و پارەی خۆی بۆ بشووکە چ مەجبورە ئەگەر بۆکو دین بیر نەکاتەوە هەندێک جاری تر فەرامۆشکردنی دەوڵەت و حکومەتە بەڕاستی وەکو پێویست خزمەتی گەنجان ناکە وەکو پێویست پرۆسەی زەواج تەشجیع ناکە هاوکاریان ناکە بە یارمەتیدان بە کاراسانیکردن هەندێک جاری تریش هۆکارە گشتیەکە پەیوەندی بە زیادبوونی ڕێژەی ئافرەتانەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ من ئەشراط الساعة یەکێ لە نیشانەکانی ئاخر زەمانەوەیە کە تەکثر النساء ويقل الرجال ڕێژەی ئافرەتان زۆر دەبێ و ڕێژەی پیاوان ژمارەیان کەم دەبێ حتى يكون ل50 امرأة قيم واحد وای لێ دێ دەبێتە یەک بە 50 ڕێژەک هێشتا شکون نەگەیشتوتەوە ئاست ئایا بەهۆی حربەوەیە ئایا بەهۆی هەرچیەکەوەیە کەوا بۆ ڕێژەکە لەواشی بێکێ بێ لەو هۆکارانەوە هەندێک جاری تریش کاکە کەس دڵسۆز نییە ئەرێ برا ئەم باوکی دڵسۆزنەوە دایشیشی فەرامۆشیکە براکەشی خۆی لێ دزیوەتەوە خوشکەکەشی حەقی نییە بەسەریەوە خاڵ و مام و دەراوسێ و هاوڕێ و كأنهم أمتي بعضكم أولياء بعض نییە کە خوا فەرمێ هەمووتان پشتیوانی یەکترن کوا پشتیوانیتان لەم خوشکەتان کوا خزمەتکردنی ئەم برایەتان و هەتا دوای ئەمانەش نەکرێ زیانەکانی ئەم قەیرەیە لە مەدای داهاتووە دەبێتە جەیش بە دەیان ملیۆن هەمووی خوشکی ئێمەیە و کچی ئێمەیە و خزمی ئێمەیە و بێ سێودوو پێغەمبەر فەرمێ چی دروست دەبێ عەلەیهی سەڵات وەسەلام تەکۆن فتنة في الأرض وفساد كبير لادان لە دین دروست دەبێ لەبەر یەک هەڵوەشان و زەرەری زۆر گەورە دروست دەبێ بەهۆی قەیرەیەوە بەهۆی ئەوەی کە زەواج نەبێنێت چی دروست دەبێ وەکو ئیمامی عومەر فەرمی بە ئەبی زەواید ئەبی زەواید پارە و سامانە هێژن بۆ نایەنی ما يمنعنك من الزواج إلا عجز أو فجور والله يا تاوان باري وبدواي قناها قري يا وتانية تواناد نية خلق الزواج كر فإنه أغض للبصر وأحسن للفرج پیاوان و ئافرەتان داوێنیان پاگڕایگیرێت چاویان پاکە بێت دابڕێن بۆ کاری خێزانی و خانەوادەی و خزمەتکردنی کۆمەڵگا و میلەتی خۆیان وای لێ دێ کوشتنی ئافرەتان بە ناوی شەرەفەوە تەوانێترە بێ لەمە دابێتە دیاردەیەکی زۆر لەمە زیاتر دیاردەی خۆکوشتنی ئافرەتانیش بەهۆی زۆر سەبەبەوە ئەمجا زیاد دەبێت نەخۆشی نەفسیە بێ زۆربەی پارەی وڵاتە یا بدرێ بە میکیا جوانە بەس بۆی چاوەڕێکایەکی بێ یا بێ بدرێ بە خەسخانەکان زۆربەی سامان و داهاتی وڵات ئەبێ هەمووی چارەسەری نەخۆشی خەمۆشی بکە نەخۆشی نەفسی و ئەنواع و نەخۆشی تر لە کۆتایە چیمان لێ دەوڵەتی چی دەوڵەت دەسی بنیان دەبێ دەوڵەت لەسەر ژماری دانیشتوانە کوا ژماری دانیشتوان کوا خێزان و خانەوادە کوا دەستی کار ئەبێ بچین ئافرەتی نیپالی بێنین چێشمان بۆ لێنێ وەکو خەلیج لە سعودیا 8 ملیۆن غەیرە سعودی تایە 8 ملیۆن جۆمە شەڕشێ بکەن دوای 4 ساڵ بڵێن ئێمە مافی ئەومانەیە خەڵکی وڵاتە بین 4 ملیۆن لە ئیمارات چی مێنێتەوە بۆ خەڵکی ئیمارات بۆ 2 ڕۆژ ئەمە لە ئەینانە لە ئەوروپا بۆچی چکە خێزان نییە بۆ تۆی قبوڵە بۆ خزمەتەکە پێویستی پێتە ئەگەر خۆی هەیبایە پێویستی بە تۆ بوو ئێمە ژوامان لێ دەردەکە دێتەوە ئێرەش دیسانەوە وامان لێ دێ کە خێزان و خانەوادە نەمێنێ لە یەکێ لە سەرژمێریەکان ئەڵێ کۆمەلگای ئیتالی لە ساڵ 60 بۆ 63
پیرە تەمەنی لە چل بەرەو ژوور یعنی 20 ساڵی تر 30 ساڵی تر خواحافظ کە زەواج نەبێ وەچە نییە بث منهما رجالا كثيرا ونساء لە چی لە زەواج ئەیکوا زەواج نییە هەرە بێ زۆر فڕێ بن هەرە بێ مناڵ لەبار بن لە ئەنجامە گەورەترین سەروەت کە سەروەتی بەشەریە لە وڵاتە نامێنێ و وڵاتی شکستە خوا و کوا سەربازمان هەبێ سبەینە دیفاع عمالێ بکات لە سنوورەکان ئەمجا شەیتان بە ئارەزووی خۆی تەراتێ نەکا بۆ لە شەرعایەکێ ژنی هێنابێ یا شووی کردبێ پێوترێ موحسەن و موحسەنە قەڵا ئەم شوکردنەی قەڵایەکە بۆی ئەو ژن هێنانەی قەڵایەکە بۆی وای لێدێ ئافرەت هێندەی تر بێنەر خەبێت دەبێتە کاڵە چارەسەری ئەم قەیرەیە لەسەر و هەموویانەوە گەڕانەوەی بۆ ئەم ئاینە بەرزەی خوا پیادەکردنیەتی فێربوونیەتی کارپێکردنیەتی ئاخر لە دینی خوایە خوا مژدە ئەدا بە پیاوان و ئافرەتانی بڕوادار بەڵێن بێ فەلەنوحیەنەه حەیاتەن طەیبە هیچ ترستان نەبێ ئێوە جۆرەیاڵی شەرعی خوا بن خۆشترین ژیانە بنە سەر خەمتان نەبێ لە شکست خواردنی زەواج ئین یوریدا ئیسلاحا بەڵێن بێ یوەفیقی الله بەینەهما ئینشاء الله خوا وابەستەیانەکە دڵیان بەیەکەوە و زەواجەکەیان سەرکەوتوو ئەبێ و هیچ شەشیان نابێ آخر ئەگەر مؤمن بی وا بیرەکەیتەوە ئەفەمەن کانە مؤمنا کەمەن کانە فاسقا لا یەستەوون ئینسانی ئیماندار ئەوا بیرەکاتەوە ئەگەر فاسق بێت چۆن وەکو یەکوان آخر ئەمە بەرنامەیەکە کە تۆکمەترین تازەترین بەرنامەی خۆیان لەسەر زەویە الله نزل أحسن الحديث باشترين ياسا لسروي أرزا حتى إستا بدقمن وبويني آين إسلام نهاتو تخوار تورا أأمر رفسكي پێویستە بگەڕێینەوە بۆ تەحکیمی شەریعات یاسای ئیسلام بەرقەرارکەین لە دادگاکانمان و لە هەموو کۆمەڵگایە بۆ دەربازبوون لەو قەیرانە چونکە لە ئیسلامە پێمانەڵەیە زەواج عیبادەتە دەبێ بیکەی لە جۆرەی توانە ئیمام ئەحمەد فەرمێ ليست العزوبة من الإسلام في شيء قەیرەیی هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە ئەو کەسەی داوا بکە بۆ قەیرەیی ئەوە داوای کردووە إلى دین غەیری الإسلام خەڵکان هانەدا بەرەو ئاینێک بۆ غەیری ئیسلام ئەی پێغەمبەر نافەرمێ لعن الله المتبتلين من الرجال والمتبتلات من النساء لعنەتی خوا لەو پیاوانە بێ ژن نایەنن کە ژن نەهێنان بە عیبادەت دەزان وەکو گاورەکان و لعنەتی خۆش لەو ژنانە بێ کە شوونەکردن بە عیبادەت دەزان و بە ئەنجامی ناگەێنن ئەم گرفتە بەوە چارەسەرەکرێت کە هەموومان هانی زەواج بین لە مامۆستایانی ئاینیەوە لە باوکانەوە لە براوە لە خزمەوە هەمووی هان بن تەژیعیان کەن مەیان ترسێنن کورە شوونەکە یەفەوتی بۆ فەوتی ئەی تۆ جەنابە زۆر فەوتەوی لە باتی تۆست هانیان بەی ساردیانەکەیتەوە لەم پرۆسە مبارەکە زەواجە کاکە ئیدا تەزەوەجە العەبد فەقەد ئیستەکمەلە نیصف الدین ئەم نیوەی دینە بەچی پەیابێ غەیری زەواج نەبێ ژن شووی کرد نیوەی دینی هەیە پیاوژنی هێنا نیوەی دینی هەیە ئەگەر نەبوو قەیرە بوو نیوەی دینەکەشی نییە هیچ نەبێ با نیوەی هەیە بەجارێ خوا بەڵێنی پیاون ئین یەکونوا فقراء یغنیهم الله من فضله ئەگەر ناچار بوون زەواجیان کرد ئینشەڵڵا خوا پشتیوانیان ئەکا و دەوڵەمەندیان ئەکات لەبەرەوە پێویستە بە هەمووان بە دەوڵات بە ئیعلام بە هەمووی هانی پرۆسەی زەواج بدرێت و پێویستە بە هەموو لایەکە هاوکاری ئەوانە بکەین کە لەو پرۆسەیان پێویستە چەند مەڵبەندێ دامەزرێ بۆ ناساندن بزانێت چێ دەیەوێت زەواج کات بۆی بناسرێ بە شێوەیەکی شەرعی بە ئەمانەتەوە ئەمڕۆ کابرا بچێ بۆ شۆ هەموو کەس ناناسی دەبێت کاراسانی کرێ بۆ کەمی مارەیی کاراسانی کرێ بۆ حەفلات و شتیوا هەمووی لابرێوانەی کە پێویست نین بەڕاستی پێویستە قەرز دابین کرێ بۆ پیاوانەی دەیانەوێت پرۆسەی هاوسەرگیری ئەنجام بن عمەری کوڕی عەبدولعەزیز زەکات زیاد بۆ ساڵی زەمانی خۆی فەرمی بڕۆن بزانن چوو پیاوێک دەیەوێت ژن بێنێ لە هەموو عالەمی ئیسلامیە عایدی ئێمە هەر هەموو پرۆسەکەی کاک ئێمە لە زەواجە کاک لە زەکاتە لە مەصاریفی زەکاتە دانراوە ئەوانەی دەوڵەمەند ئەوانەی بوونیان هەیە ئەمانە بۆ هاوکار ناکەم پێویستە ئاسانکاری بکەین بۆ ئەوەی کە هەلی کار بدۆزینەوە بۆ گەنجان جێ نیشتەجێبوون بدۆزینەوە کاڵای پێویست دابین کرێ بۆیان ئامۆژگاری مەشاوەرەت
و پێویستە فێرکرێن بە قەناعات بین کاکە ئافرەت واز لەم خەیاڵاتە بێنە پیاوەکە ئابێ وابێ پێغەمبەر فەرموویەتی دین و خولوق پیاوەکەش هەروەها تۆش پیاو و ئافرەت دەبێ بێنەوە سەقسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە بەخوا إن الله جعل الفرح والسرور في اليقين والرضا خوا بەختەوەری و سعادەتی ئینسانی خستووەتە یەقین و بڕوای تەواو بە ئیسلام و قەناعەت کاکە ڕازی بە هەرچەند پێشە ناخۆش بوو کابرای هاو پێغەمبەر فەرمووی ئەسلیم مسلمان بە وتی وەڵڵاهی حەزم لێ نییە سوارم لەغلام ئیسلامی حەزم لێ نییە فەرمووی ئەسلیم وەلەو كنت مسلمان بە حەچەند ڕقیشی لێ بێ زەرر ناکەی ئەمیش هەروەها بەڕاستی وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم زۆر شت دەبێ پێتان ناخۆشە خێری تیا بۆیەوە بگرە بۆ ئافرەتە فەرمێ وإن كرهتموهن أي پیاوان فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا والله خيري كثير لەوێ ئافرەتان خێرێکی زۆر گەورن بۆ پیاوان بۆ پیاوانیش هەروەها پێویستە ئەم یاسایی کە خوا دایناوە کە یاسای فرەژنیە و عەقڵی لاواز و مقەسیری هەندێک خەڵک نەگەیشتوتە ئاستی ئەوە و تێی ناگا و ڕەت یەکاتەوە پێویستە بهێنرێتەوە گۆڕێ بەخواژی ناحەل نییە چونکە ئافرەتان گەیشتنە 35 و بەرەو ژوور ومن أحسن دينا چێ هەیە يعني یاسای ومن أحسن من الله حكما لقوم يوقنون تو خوای لە یاسای خوا جوانتر هەیە خوا فەرمی ئەمە باشە ألا يعلم من خلق بۆ خوا نازانێ یاسا دابنێ کاکە جەنابتان نەزانن أأنتم أعلم أم الله جەنابتان شارەزاترن لە خوا هو أعلم بكم والله خوا باشتر دەزانێ مەسلحەتی ئێوە لە چیە تاکو کۆمەڵگا والله ئەو کەسەی ڕەتی کاتەوە خوا نەخواسە ئاەتی خوا ڕەدەکاتەوە پێی کافرە بێ والله ئەو ئافرەتەی پێشی ناخۆش بێ كرهوا ما أنزل الله فأحبط الله أعمالهم والله خوا هەڕەشەی کردووە مادەم پێی ناخۆشە بەو یاسای خوا کارەکانی پوچەکاتە ئەویش بە مەرجێکا و پیاوە بەڕاستی ئەوەی کە خوا داوای کردووە جێبەجێی کاوە ئین خفتم ئەلا تعدیلوا فواحدە دەبێ عەدالەتی تەواو و توانای تەواو هەبێ بەڕاستی پێویستە بگەڕێنەوە بۆ تەقوا کاکە ومن يتق الله يجعل له مخرجا پیاوی بەڕێز ئافرەتی بەڕێز جۆرایاڵی خوا بەخوا دەروی خێرە لێکاتەوە يرزقه من حيث لا يحتسب والله رزق دەدا ژنهێنان ڕزقە زەواج ڕزقە شوکردن ڕزقە والله يجعل له من أمره يسرا والله خوا کاراسانیت بۆ کە خۆشت نازانیت چۆن بەسیبت دەکات دوعا بکە ئەی باوکو دایکان دوعای باوکو دایک بۆ مناڵەکانتان ڕەت ناکرێتەوە ئەی ئەوانەی قەرن و هیچ کەس نایەتە داوایان دەست بەرزکەنە ڕووکەنە خوا أمن يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء چه هەیە بەهانای ناچارەکانەوە فریایان کە غیری الله ئێدە داواکە يقول اللهم لا سهل إلا ما جعلته سهلا پێفێری کردووی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوایە هیچ کاری ئاسان نییە گەر تۆ ئاسانی نەکەی خوایە زەواجم بۆ ئاسان کە خۆ سەرقاڵکە بە عیبادەتەوە خۆ دوور لێ لە تاوان پشت بەخوا بەسەوە من يتوكل على الله فهو حسبه تا توانی ئارامگر بە هەتا خوای گەورە دەروێکی خێرەکاتەوە استعینوا بالصبر والصلاة ڕوبەڕووی کێشەکان بوەستنەوە یەکەم بە نوێژکردن دووەم بە ئارامگری ضیاء یعنی مەشخەڵی ڕێ یعنی بەرچاوڕوونیە بۆ ئینسان تا توانی ئەی پیاوە ئافرەت کە لەو تەمەنان و هاوسەری گونجاوتان دەست ناکەوێت ئەستەغفر الله زۆر بکەن وما كان الله معذبهم وهم يستغفرون عذابە بێ هاوسەری هەندێک جار بۆی دەربازبوون لەم عەزابە خوا فەرمی ئەگەر داوای لێبوردن کە من عەزابیان نام عەزابیان لەسەر هەڵەگرم بەدگومان مەبە بەرامبەر مسلمانان ئیاکم وەظەن وەڵاو پیاوە هەر دیارە خۆی وایە چی دیارە شەیتان قسەی مێشتەوە وابێ ئیاکم وەظەن فإن الظن أكذب الحديث وەڵا ناڕاستترین قسە و بۆچوون گومانی خراپە خوا پەنامان بە تاوانە لەبەرەوە تا ئەتوانی ئیستیخارە بکە پرس بەخوای خۆت بکە سبحانه وتعالى تا ئەتوانی یەقینە هەبێکە كل شيء عنده بأجل مسمى هەموو شتێ لای خوا دیاری کراوە و مەودایەکی خۆی هەیە و هەموو ئیشێکیش بەدەست ئەوە بيده ملكوت كل شيء بيده الخير بيده الملك چی تەوێ لای ئەو هەیە سبحانه وتعالى لەبەرەوە داوای لێکە ڕووی تێکە بزانە خوا دەرود لێکاتەوە بەڕاستی زۆر بەو نزیکانە لە هەمووشی خەتەرتر ئاگار لە نیەتە بێ کاکە وأنكح لله بێ فیانسان فەرمێ ئەزەواج بۆکەی بۆی ژنیە بچەوسێنیتەوە بۆی مێردێ بچەوسێنیتەوە فعلم الله ما في قلوبهم
خوای گەورە زانیتی نیەتی دڵیان چییە بەهۆی ئەو نیەتەوە بەرەکەت و خێری پێبەخشین لەبەرەوە نیەتان پاکەنەوە بۆ خوا سوبحانە وتعالە و دڵنیا بە یاساکانی خوا هەمووی عەدل فیە قەضاؤک هەمووی دادپەروەریە هەموو کەم و کورتیەکە لە مرۆڤایە ئاخر قسەش ئەڵێن ئەی ئەوانەی لەو پرۆسەیە بێبەش بن تا ئێستا بێئومێد مەبن ئین مع العسر یسرا سيجعل الله من بعد عسر يسرا هەردووشی جیاوازە هەندێک جار خوا لە دوای مصیبەتەکە تەواو نەبێ دەروی خێر ناکاتەوە هەندێک جار نەخێر هەر لەگەڵ مصیبەتەکەشدا دەروی خێر هەیە بگرە یەک جار ئەگەر مصیبەت بێت دوو فەرەحی بەدوایە دێ لا تقنطوا من رحمة الله بێئومێد مەبن لە بەزەی خوا ئەوانەی وابن إلا الضالون مەگەر تاوانبار و گوناهبار و سەرگەردار من بەڕاستی ڕەشبین مەبە سوپاسی خوا بکە لئین شەکەرتم لەئەزیدەنەکم و دڵنیا بەخوا تۆی دروست کردووە تۆی خۆشەوێت تۆ بەندەی ئەوی وهو معكم خداتان لەگەڵا إنه معي لن يضيعني وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی خدا لە پشتە هەرگیز هیچ خەمە نەبێ پێویست ناکە بیرکەیتەوە لە هەموو شتێ پێویست ناکە شەیتان زاڵکەی بەسەر خۆتا تۆ خوایەکەت هەیە خاوەنی هەموو شتێکە خوایەکە هەیە بەڵێنی هەموو شتێکی داوە پێت بەزەوەی ماوە کە تۆ ئەرچی سەرشانی خۆت بەجێ بگەێنی و دوو دڵ نەبی فەئیذا عەزەمتە فتەوەکەل عەلە الله بڕیارەتدا لەسەر زەواج پشت بەخوا بەستە و داوا لە خوا بکە ئینشاءڵڵا کۆتاییەکەی بە ئەو پەرخێر و بەرەکەتی دنیا و قیامەت کۆتایی دێ لە کۆتاییە داواکەین یا الله یا ذا العرش العظیم ويا ذا الجلال والإكرام يا بديع السماوات والأرض يا منان يا ربي خوايا واني أوا قيران خوايا درو خيريان لي بكيتوا يا الله هاوسري گونجاو زۆر باشیان بەنسیب بکەی یا الله لە تەنهای ڕزگاریان بکەی یا الله گیر و گرفتەکانیان بۆ چارەسەرکەی یا الله لە هەموو نەخۆشیە بیان پارێزی یا الله وڵاتیان پێ ئاوەدان کەی یا الله ذوڕیەتی صالحیان لێ بخەیتەوە یا الله بیان کەیتە پشتیوانی ئاین یا الله دینیان پێسەرخەی یا الله کۆمەڵگایان پێسەقام گیر و بەرەو پێشبەری یا الله هەوانەی نەخۆشن بۆ خاتی ناوە جوانەکانە داوا لێکەین خوایە شیفایان بە یا الله شیفایان بە یا الله شیفایان بە ئەوانەی قەرزارن قەرزیان بۆ بەرەوە ئەوانەی گیر و گرفتیان هەیە بۆیان چارەسەرکە ئەوانەی ئاوا بێ هاوسەرن خوایە هاوسەریان پێبەخشە یا بێ مناڵە مناڵیان پێبەخشە ئەوانەشی هەیەنە یا ڕەبی بۆیان ساڵحکە خدای گەورە میهرەبان وڵاتمان لە هەموو قەیران و گرفت و کێشەیە بەدوورکە پڕکە لە میهرەبانی و ڕەحم و سۆز و بەرەکەتی خۆت یا رب العالمین یا الله لە هەموو سزاکانی دنیا و قیامەت و گۆڕ و دۆزەخ پارێزراومان کە بە بەهەشتی پڕخێر و نازی خۆت شادمان کە آمين 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 وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين